بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین پێتانەگەینەوە. ئازیزان ئەڵقەی ڕابردوو لەگەڵ بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی سەرۆکی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری و توێژێکمان دەست پێ کرد سەبارەت بە ڕۆژی دوایی و زیندووبوونەوەی مرۆڤەکان، پاداشت و سزای چاکەکاران و خراپەکاران، باسی بەهەشت و دۆزەخ. لاڵقە یەکەمی بەرنامەکانمانە شتێک لەبارەی ڕۆژی دوایی باسمان لێوە کرد و بە تایبەتتر چوینە سەر پاداشتی مرۆڤەکان و چوونە بەهەشتی مرۆڤەکان و کەمێک ئەوەندەی بەرنامەکەمان کاتی پێداین لەبارەی بەهەشتەوە و پاداشتی مرۆڤەکانەوە لە ڕۆژی دوایی گفتوگۆمان کرد. پشتیوان بەخوا لەگەڵ بەڕێزیان لە مەڵقەش هەندێک باسی ڕۆژی دوایی و بە تایبەت دیمەنەکانی سزادانی مرۆڤەکان وەک پاداشتێک لە بەرامبەر یان وەرگرتنەوەی خراپەکاریانەی کە لەم دنیاە کردویانە دەکەین و دەپرسین ئایا ئیسلام توانیوێتی گومان لەسەر بوونی ڕۆژی دوایی و زیندووبوونەوە ڕەوێنێتەوە؟ ئایا دۆزەخ چییە؟ حەقیقەتێکە هەیە؟ مرۆڤەکان چۆن سزا دەدرێن؟ ئایا هەمووان بە پێی کردەوەکانیان سزای خۆیان وەردەگرن یان هەیانە کە دەبەخشرێ و دۆزەخ نابینێ؟ ئێمە لە ئەڵقەی ئەمجارەدان پرسیارانە و چەند پرسیارێکی تر ڕوبەڕووی میوانە بەڕێزەکەمان دەکەینەوە. بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی سەرۆکی سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری بە گەرمی و خێراتنی بەڕێزیانەکەین. کاک دکتۆر خێر بێن. کەناڵی پەیام بە هەمان شێوەی جاران بەڵکو باشتریش لە خزمەتی گەیاندنی پەیامی قورئان و سونەت و فکری ئیسلامیا بێ. ئینشاءڵڵا. سپاسی جەنابیتانەکەین کە بەدەممانەوە هاتوون. کاک دکتۆر با لێرەوە دەست پێ بکەینەوە. ئایا ئیسلام توانیوێتی وەڵام گۆی ئەو پرسیار و گومانانەوە مەسەلەن بێت کە لەبارەی ڕۆژی دوایی و زیندووبوونەوە لە هەموو کاتەکان لە کۆنەوە تا ئێستاش دەوروشێنرێ؟ بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، سوپاس بۆ جەنابتان بۆ جاری دووەم کە ئەم هەلەتان ڕەخساند بۆ قسەکردن لەسەر بابەتێکی گرنگ و چارەنووساس کە ئەویش بابەتی ڕۆژی دوایی و جیهانی دوایی و دواڕۆژی مرۆڤایەتیە. بێگومان مەسەلەی بڕوابوون بە ڕۆژی دوایی بە زیندووبوونەوە بە چارەنووس یا بۆ بەهەشت یا بۆ جەهەنم، ئەمە بابەتێکی گرنگە لەو بابەتانەی کە قورئانی پیرۆز لە بواری عەقیدە و بیر و باوەڕە جەختیان لەسەر دەکاتەوە و دەیان سەلمێنێ بە بەڵگەی زانستی، بە بەڵگەی لۆجیکی، بە بەڵگەی فەلسەفی. خودی بابەتەکە فەرعی ئیمان بەخوا و ئیمان بە پێغەمبەرانە. یعنی تۆ بە دەلیلی عەقڵی، بە دەلیلی فەلسەفی، بە دەلیلی زانستی بۆت سابت دەبێ کە ئەم جیهانە لە خۆ دروست نەبووە و بە خۆڕایی دروست نەبووە، گەمە و یاریەک نەبووە خوا کردبێتی، ئامانج و قەسدێکی نەبوو بێ و دروستی کردبێ، بەڵکو هەموو کەون بەگشتی و یەکی ڕەگەز و توخمەکانی ئەم کەونە لە پێناوی بەدیهێنانی ئامانج و قەسدێکە بەدی هاتوون. مەسەلەکە بناغەیەکی عەقڵانی هەیە و پەیامی پێغەمبەرانیش تەئکید و جەختی لەسەرەکاتەوە کە ئەم جیهانە مەبدەئێکی هەیە و مەعادێکی هەیە، دەستپێکێکی هەیە و ئەنجامێکی هەیە و ئامانجیشی هەیە. وردەکاریەکانی ڕۆژی دوایی ئەچێتە بابی سەمعیات
یعنی عقل هەرچەند ورد بێ و تیژ بێ، هەرچەند خۆی ماندووکە، ناتوانێ قسە لەسەر وردەکاریەکان و جوزئیاتی ڕۆژی دوایی بکە. بۆیە پەنا ئەباتە بەر سەمع، پەنا ئەباتە بەر دەلیلە نەقلیەکان، پەنا دەباتە بەر ئایەتەکانی خوای پەروەردگار لەگەڵ فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. کە ئەگەڕێنەوە بۆ قورئان، کە ئەگەڕێنەوە بۆ سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، وەڵامی هەموو ئەو پرسیارانەی تایە، یا وەڵامی هەموو ئەو گومان و شوبهاتەی تایە کە کەسێک یا گروپێک یا جەماعەتێک ئەیوروژێنن، جاری وایە بۆ هەدەفیانەوەی بگەن بەڕاستی، جاری وایە ئەیانەوێ بیر و باوەڕەکە لە موسڵمانان بشێوێنن. هەر کاتی خۆیشی قورس بۆ بەلایانەوە. يقولون إنا لمردودون في الحافرة، يا مثلا أإذا كنا عظاما نخرة، أو گومانانیان لا هەبووە کە ئێمە کە ئەبین بە ئێسقانێکی ڕزی و لەشمان شیە بێتەوە لە ناو خاکە، بەرباد دەبین، تیا دەچین، هیچمان نامێنێ، ئایا ممکنە دووبارە زیینوو ببینەوە؟ وەڵام ئێمە دراوەتەوە، چونکە تۆ ساڵانە لە زیندووبوونەوە و بژانەوەی سروشت و کەوروبەری خۆتە مەسەلەی زیینووبوونەوە ئەبینی. درەختێک تەماشاکەی ڕوت و ڕەجاڵە بێ، هیچی پێوە نامێنێ، گەڵاوگوڵی هیچی پێوە نامێنێ، تەماشاکەی دوای ماوەیە زیندووە بێتەوە، بژێتەوە، گوڵ دەرەکە، بەرووبوومی هەیە. هەموو ئەمانە ئێستا عیلم سابتی کردووە ڕۆژانە تۆ لە وجودی خۆتا قیامەت دەبینی. خانە مردووە، خانە کۆنەکان، خانە نەخۆشەکان تیا ئەچن و نامێن و خانەی تازەیە نەجێەکەی. لە ڕووی نەفسی و دەرونیەوە تۆ بەیانیان کە زوو هەڵەسی لە خەو هەناسێکی تازە هەڵەمژیت، هەستەکەی ئەمڕۆ ڕۆژێکی نوێیە. بەڵام ئەوەی کە ئێستا پێشوازی لەم ڕۆژە نوێیەکە هەر ئەو منەیە کە دوێنێ هەبوو، هەر ئەو منەیە کە پێرێ هەبوو، کە چەند ساڵە هەبوو. یعنی زیندووبوونەوە ئەمە پێوەی ئەژین، یعنی زیندووبوونەوە دۆخ و حاڵەتێکی بەردەوامە کە ئێمە گەر تێ بفکرین لە خۆمانە، لە دەوروبەرمانە ئەیبینین، لە سروشتە ئەیبینین. دراسەیەکم خوێندەوە کە دکتۆر مەسەلەن لەم ماوەیە بڵاوکرا بوویەوە بە عەرەبی، باسی لەوە کرد کە ینی بەڵگەیەکی علمی نوێ زانایەک پێگەیشتووە دەربارەی ئەوەی کە لەگەڵ مردنی ڕووکاری مرۆڤ تواناکانی نامرن، توانە وزەی ئەم تاقەی ئەم مرۆڤە نامرێ، کۆتایی نایەت. بەڵێ، بەڵکو ئەمێنێتەوە زۆرێک. خۆی شتێکی ترت، ینی تۆ کە بتوانی ئەو دەنگەی کە ئێستا ئێمە دەنگەکانمان، قسەکانمان تۆمارکەین لەسەر سیدیەک، لەسەر نەوارێ، لەسەر شریتێک، ئەو دەنگەمان هەڵبگیرێ، چەندی ساڵ دوای خۆمان بمێنێ، وێنەکانمان هەڵبگیرێ، ئەرشیفی ئێمە هەڵبگیرێ و نەفەوتێ. کتێبێک کە 1000 ساڵ 2000 ساڵ لەمەوو پێش نووسراوە، ئێستا بە ئوسلوبی علمی، بە ئوسلوبی زانستی دووبارە تعمیر و تەرمیمە کرێتەوە، هەموو شتێک قابلی معالەجە و چارەسەرکردنە ئەم ئینسانە بۆ ئەبێ ئەوەندە گومانمان پێی هەبێ، پێمان وابێ کە مرد زین و نابێتەوە، یا هەر بۆچی؟ چونکە ئەسڵی مادەکە ئەمێنێ. ڕاست، ئەسڵی مادەکە، ئەسڵی معلوماتەکە، معلوماتە جینەتیکیەکە بێ، زۆر بە ئاسانی ئەمێنێتەوە. ینی ئینسان ئەگەر تاڵەموویەکیشی بمێنێ، معلوماتی تام لەسەری دروسە، ئەمێنێتەوە و نافەوتێ. خۆیە کە دروستکەری سەرەتایی ئەم مەخلوقەیە کە پێی دەوترێ مرۆڤ، لە نەبوونەوە هێناوێتیە بوون. طبعا ئەشێ لە دوای دەڵێ هو ئەهوەن عليه، دووبارە دروستکردنەوەی ئاسانترە. بەڵێ کاکێ دکتۆر، ینی ئەمەوێ ئێستا ئەوە بپرسم کە زەرورەتی بوونی ئەو ڕۆژە چییە؟ ڕۆژی دوایی جاری پێشوش ئاماژەمان پێکرد کە بۆ ئەم دنیایەش زیندووبوونەوە زەرورە، چ جای بۆ کۆی مرۆڤایەتی کە تیا بچێ. یعنی چۆن مەسەلەن ئێمە هێشتا نەژمردوین،
پێویستمان بەوە هەیە بەردەوام زین و ببینەوە، بەردەوام ببوژینەوە، چونکە لە ژێر زەخت و گوشاری مادیاتە، لە زێر زەخت و گوشاری کاروباری ڕۆژانەیە ئەم ئینسانە لاوازە بێ، زەعیفە بێ، ناتەوانە بێ، ماندوو دەبێ، وای پێویستی بە بوژانەوە هەیە. ئایا ناکرێ بیبوژێنینەوە جارێکی تر؟ یعنی هەموو کاری زانستی ئەمڕۆ ڕێگرتنە لە تیاچوونی ئینسان، هەموو کاری ئەمڕۆ بریتیە لە هەوڵدان بۆ ئەم ئینسانە کۆن نەبێ، و ئینسانە تەراوەت و زیندویەتی و چالاکیەکانی بمێنێ. ئەمە ئەگەر هەدەفێکی ڕەوانە بێ ئینسانەوە ناکە. هەمیشە ئینسان بە دوای ئەوە بووە کە جاویدان بێ، ینی بەردەوام بێ، چرای ژیانی نەکوژێتەوە، بە دوای خولودا گەڕاوە، بە دوای نەمریا گەڕاوە. ینی لە مەلحەمەی گەلگامشە ئەمە ئاماژەی پێکراوە کە هەوڵدانێکەیە کە پاڵەوانی مەلحەمەکە هەوڵی بۆ ئەدا بگا بە شتێک کە قەت نەمرێ. لە ئەدەبیاتی عیرفانیە هەوڵی گەورەی ئینسانەوەیە کە بگا بە مەقامی بەقا، دوای مەقامی فەنا بگا بە مەقامی بەقا. یعنی حتا تەسویر و تەفسیری عاریفان بۆ حرەکەتی جۆگەلە و ڕووبارەکان کە بەرەو دەریا و بەرەو قیانوسە گەورەکانە چن، ئەڵێن ئێمە تا بچووک بین زۆرتر معەڕەزین بۆ نەمان، بەڵام بۆ ئەوەی هەتایە بمێنین ئەبێ بڕۆین بەرەو دەریا و بەرەو قیانوس و زەریا گەورەکان بۆی بمێنین. ئینسان کە ئەچێتە ناو جەمعێکەوە ئەزانێ ئەگەر بە تاکی بمێنێتەوە معەڕەزە بۆ فەوتان، بەڵام کە چووە ناو جەمعێکەوە مانەوە و بەقای خۆی لەناو ئەو جەمعە ئەبینێ. لە ژیانی ئێستامان ئێمە پێویستمان بە خولود و بەمانەوە هەیە. خوای بەروەردگار ئەو لوتفەی لەگەڵ کردوین کە ئێمە مادام مستەلزەمات و پێداویستیەکانی مانەوەمان نییە لەم سەرزەویە، جیهانێکی بۆ دروست کردوین کە جیهانی هەرمانە، جیهانی مانەوەیە. ئەو جیهانە لە ئافاتی ئەم جیهانە بە دوورە، لە کێشە و گرفتەکانی ئەم جیهانە بە دوورە، نە نەخۆشی تایە، نە پیری تایە، نە معاناتی تایە، نە حەسەدی تایە، نە ڕق و کینەی تایە، هیچ شتێک لەوانەی تێدا نییە، بەڵکو بەرەو کەمال هەنگاوانەیە. چونکە ئەم ئینسانە ئەوەندە بەڕێز و حورمەتە لە دیدگای بیر و بڕوای ئیسلامیەوە، نابێ ئەم ئینسانە عەزیمە، ئەم دەستگا عەزیمە، ئەم کاینە عەزیمە بە مەرگ کۆتایی بێ، هەموو خەون و ئاواتەکانی تیا بچێ، هەموو ویست و خولیاکانی لەوێدا بوەستێ. بۆیە جیهانێکە بێت دروست بکە، ئەم جیهانە کەماڵاتی بالقووەی ئەم ئینسان لەوێ ببێ بە فیعل، یعنی ئەوەی کە لە باری ئەم ئینسانە هەیە و لەم جیهانە بەدەستی نەهێناوە لە جیهانێکی ترا بەدەستی بێنێ. ئەمە حاڵەتێکی فیتریە لە ئینسانە، ینی هەموو ئینسانێک حتا کاتێک کە تۆ وێنەیەکەگری ئەچی بۆ لای فۆتۆگرافەرێک، ینی کەسێکە وێنەتەگرێ، مەبەستەوەی بمێنیتەوە، مەبەستەوەی ئەو لەحزەیە ماندگار بێ، ینی جاویدان بێ و هەتا سەر بێ. بۆیە خوای پەروەردگار و لوتفەی لەگەڵ کردوین کە خوا لەتیفە بە عیبادی خۆی، ینی ئەوەیە خوا چی مەسلحەتی ئێمەیە ئەوەمان بۆ ئەکا. مەسلحەتمانەوەیە کە هەتایە بمێنین، جیهانێکی بۆ دروست کردوین کە هەتایە تیا بمێنینەوە. زۆر باشەکە دکتۆر، لەو جیهانەیە ئاماژەمان پێ کرد لە هەڵقەی ڕابردووە کە دوو حاڵەتی با بڵێن دوو سنتەری سەرەکی هەیە، یەکیان بەهەشت و ئەوی تریشان دۆزەخ. ئەوەی کەم ممکن بوو لە بەرنامەی ئەڵقەی یەکەمیان بەرنامەیەدا باسمان کرد لەبارەی بەهەشتەوە. ئێستا لەبارەی دۆزەخەوە زیاتر پرسیارەکانمان چڕەکەینەوە. پێشەکی بە شێوەیەکی گشتی ئەمەی وەڵامی ئەو پرسیار وەرگرمەوە کە سەلاحەتی چییە کە بڵێ لە ڕۆژی زیندوو بوونەوەیە بەهەشت بۆ چیە و دۆزەخ بۆ چیە؟ چونکە لەم دنیاە کۆمەڵێک خەڵک هەنیانی ڕێگە بە خۆیانەدەن زۆر باس لەوە بکەن کە کێ ئەهلی دۆزەخە و کێ ئەهلی بەهەشتە و ئاوایە و ئاوانیە و تۆ چیتە بەهەشت و تۆ چیتە دۆزەخ و پێم خۆش. خوای پەروەردگار لە ئایەتەکانی قورئاندا مەسەلەکەی یەکلا کردوتەوە کە حکمدان وهو أحكم الحاكمين. خوای پەروەردگار هو الله يفصل بينهم يوم القيامة، الله يحكم بينهم يوم القيامة. خوا بۆ خۆی
خاوەنی ئەو بڕیارەیە کێ ئەچێتە بەهەشت و کێ ئەچێتە جەهەنەم خۆی یە مەسەلەکە یەک لاکاتەوە خۆی حتا ئەو جیاوازیانەی کە ئێمە هەمانە و زۆر کێشەی دروستکرە لە بینمانە و پێمان وایە مادام ئێمە جیاوازین کەواتە یەکێکمانە بێ حتمەن لەسەر حەق بین و ئەوانمان لەسەر باتیل بین ئەوەمان لەسەر حەق یعنی ئەچێتە بەهەشت ئەوەمان کە لەسەر باتیلە بێ بچێتە جەهەنەم ئەمە تێگەیشتنێکی زۆر سادە و سەطحیە چونکە لەسەر حەق بوون یعنی کە تۆ ڕێیەکی ڕاستی هەبێ ئەمە بایی ئەوە نیەت بتباتە بەهەشت و ئەگەر ڕێیەکی هەڵەشت هەبێ بایی ئەوە نییە بتباتە جەهەنەم بەڵکو عوامیل و فاکتەر و مەرجی تر هەیە بۆ چوونە بەهەشت و چوونە جەهەنەم چوونە بەهەشت مەرجێکی تایە ئیمانی ڕاستەقینە ئیمانی ڕاستەقینە و چوونە جەهەنەمیش کوفری حەقیقی کێ کافری حەقیقیە بەڵام ئێمە ئەتوانین لە کتێبە بڵێن ئیمانی حەقیقی بریتە لەمە بە پێی فلان ئاەت و فلان فەرموودە بۆمانەیە بڵێن کوفری حەقیقی بریتە لەمە بەڵام ئەوەی کە ئێمە ڕۆژانە ممارەسەیەکەین ئیمانی فقهی و کوفری فقهیە فەرقێکی زۆر هەیە لە بینی ئیسلامی فقهی و ئیسلامی حەقیقی ئیسلامی فقهی ئەوەیە تۆ سەیری ڕواڵەتی کەسەکانەکەی کابرایەکە بینی ئەهلی نوێژە ئەهلی ڕۆژوو ئەهلی جمعە و جەماعەتە ئەهلی زیکر و ئەورادە ئەهلی قورئان خوێندنە کاری خراپ ئەنجام نایە تاوان ناکە ئەمە ظاهیرەن ئەڵێ ئەمە موسڵمانە بەڵام ئەمە حکمێکی فقهیە یعنی چی یعنی هەندێک ئەحکامی دونیەوی لەسەر مترەتیبە بێ یعنی کاتێک کە مرد ئەیبێ لە قەبرستانی موسڵمانان ئاینێژێ بەڵام ناتوانانی بڵێ مادام ئەم کەسە وایە مادام لە قەبرستانی موسڵمانانە حتممە نەچێتە بەهەشت یا ئەگەر کەسێکە بینی وا نەبوو ئەڵێ ئەمە لە دنیا توانی بڵێ کاکەمە موسڵمان نییە و حسای موسڵمانی بۆ مەکەن بەڵام ناتوانانی بڵێ ئەچێتە جەهەنەم یعنی ناتوانانی بڵێ کوفری حەقیقی هەیە چونکە ڕەنگە لە ڕوانگەیەکی خۆیەوە لە ناخیا ئەم کەسە کەسێکی خواپەرست بێ لە ناخیا هەموو ئەو سیفەتی ئیمانە حەقیقی تیابێ بەڵام خەڵکی ئەمە چیەکەن خەڵکی ئەمە مەسەلانە تێکەڵەکەن زۆریش یعنی وا تێکەڵیان کردووە کە تەماهیان کردووە لەگەڵ ذاتی ئیلاهیە یعنی بڕیارەدا ئەمە کافرە کەواتە بۆ جەهەنەم ئەمە موسڵمانە کەواتە بۆ بەهەشت ئەمە عەقیدەی تەواوە ئەو عەقیدەی ئەمە هەموو بڕیارەکانی بڕیاری حتا بڕیاری ئێمەش نین بۆ بڕیاردان لەسەر مەسائلی زۆر بەسیتیش ینی کاک دکتۆرم بڕیارانە دەدرێن لەسەر لە مەسەلە حتا لەسەر بڕیاری موسڵمانەتی فقهیش و کوفری فقهیش بڕیاری تاکە کەسەکان ناخوا ئەبێ قازی شەرعی بڕیار بە قازی بڕیار بدا بڵێ لە مەحکەمەی ئەحوالی شەخسی فلانە کەس هاتووە بە ئیعترافی خەوتوتی من لە مۆلا موسڵمان نیم حکمێ دەرەکە قازی کامە موسڵمان نییە و ئەبێ لە تەسکرەکەیە ئەو کە نووسراوە موسڵمان بکوژێتەوە بەڵام کەسێک ئەبینیت هیچ حکمێکی وای لەسەر دەرنەچووە بەڵام خۆی کە ئەمرێ وڵا کاکە ئەم کەسە وتوێتی من دینم ئیسلام نییە کەواتە نابێت لەسەر دینی ئیسلام بینێژن مامۆسای ئاینی لە مزگەوتەکە نابێ ئەمە قبولکە وڵێ بڕۆن حکمی محکەمەم بۆ بێنن محکەمەی ئەحوالی شەخسی ئەگەر کابرا باوەڕی بە سەروەری یاسا هەیە ئەبێ قازی ئەحوالی شەخسی بڕیاریا بە ئەم کەسە لە فڵان ڕۆژە حسای موسڵمانی بۆ مەکەن لە قەبرستانی موسڵمانان نەمەینێژن یعنی کەواتە بڕیاردان لەسەر ئیسلامەتی فقهی و کوفری فقهیش لە سەلاحیەتی ئەفراد نییە لە سەلاحیەتی محکەمەیە لە سەلاحیەتی قازیە ئەی ئەمەیە ئێمە ڕۆژانە ئەیکەین ئێمە کاکە لە مجتەمەیەکی موسڵمانین ظاهیرەن ئەوەی لەو مجتەمەعایە و پابەندە بە ئەعرافی ئیجتیماعی ئەم کۆمەڵگایە حسای موسڵمانی بۆ وەکرێ حتا ئەگەر خۆشی بڵێ هەندێک قسە بکە لەم لاولا دەریکا چونکە ئیسلام زۆر فراوانە یعنی بە تەویلێک ئەتوانی هەموو کەسێ بە موسڵمان دابنی بە تەویل بە دوای بچووکترین تەویلا بڕۆ بۆی فلان و فیسار ئەوەی کە خەڵک ڕەنگە بە کافری بزانن تۆ بە موسڵمانی بزانیت خۆی گەورە یان ئیسلام زۆر بە تەنگ ئەوەیە ئومەت یا ئەم ئومەتەکە هەیە با بڵێن مرۆڤایەتی
بەرەو بەهەشت ڕێگەی بگرێتە بەری یا بەرەو دۆزەخ؟ خوا خۆ مەبەستی ئەوە نییە کە بەڵێ خوداوەند قەهارە منتەقیمە و غەزەبی هەیە لەو کەسانی کە مخالفەی ئەوامیری ئەکەن و ئینسانە بێ هەمیشە لە ترسی ئەوە بێ، ینی ئەمنی نەبێ لەوەی خوا نەخواسە تووشی کوفر و گوناه و شیرک و ئەمانە ببێ. بەڵام لە عینی کاتە بەڵکو لەوە گرنگتر ئەوەیە کە خوای پەروەردگار ڕەحمان و ڕەحیمیشە، ینی ڕەحمەتەکەی زاڵە بەسەر غەزەبیە، ڕەحمەتەکەی وا لە پێش غەزەبیەوە. ینی هەمیشە ئاگاداری ئەوە بین کە خوای پەروەردگار عەجایب نییە بە بچووکترین چاکە لە ئینسان خۆش ببێ و بیخاتە بەهەشت، حتا ئەگەر گوناهی گەورەشی ببێ. خوای پەروەردگار تاجرانە مامەڵە ناکە. سەرێک باسی لەوایە کاڵێ خوای گەورە بۆ بەهانایەگەڕێ، بۆ بیانووەگەڕێ کە بەندەکانی بخاتە بەهەشت. ئەمە چۆنە؟ مەحوی خۆیە فەرمێ، مەحوی ئەفەرمێ دووری مەبینە تۆ لە کەریمی بەهانەجۆ، یعنی تۆ بەلاتەوە دوور نەبێ خوددایە کە کەریمە و بە دوای بەهانا ئەگەڕێ، هەرچی کە کووردە پاکی ببەخشێ بە بولوەفا. ینی هەرچی ئەفرادی کوردەیە میلەتی کوردەیە بیبەخشێ بە ئەبولوەفای تاج العاریفین کە خواناسێکی کوردووە، یا بیبەخشێ بە ئەبولوەفا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆیەتی، چونکە عامەی ئەم میلەتە و پێغەمبەریان خۆشەوێ. جا بۆیە ڕەحمەتی خوا هەمیشە لە پێشە و هەمیشە ئەهلی ئیمانی ئیحاطە کردووە لە قیامەتە، و لەم دنیایەشە ئەوەی کە گیان لەبەرە وا لە ژێر سێبەری ڕەحمانیەتی خوددایە، چونکە خوا دوو ناوی هەیە، ڕەحمان و ڕەحیم. زاناکان لەبارەی ڕەحمانەوە دەفەرمون ئیسم خاص لصفة عامة، ڕەحیمیش ئیسم عام لصفة خاصة. خوا ئیسمێکی تایبەتی خۆی هەیە، ڕەحمانیەت بۆ غەیری خوا ڕەحمان بەکار نایە، بەڵام بۆ صفەتێکی عامی داناوە کە ڕەحمی هەیە بۆ هەموو گیان لەبەران و هەموو مەوجودات. بەڵام صفەتی ڕەحیمی کە ناوێکی عامە بە غەیری خودداژەوترێ ڕەحیم، کاتێ بەفەرمێ وبالمؤمنین ڕەؤوف ڕەحیم باسی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم. بەڵام ئەم ڕەحمەتەی خاصە بۆ ئەهلی ئیمان لە ڕۆژی زیندووبوونەوەیە، لە ڕۆژی محاسبە و حساب و کتابە، ئەوانەی کە ئەهلی ئیمانی ڕاستەقینەن خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە حەقی خۆیانیانەداتێ و غەدریش لە هیچ کەسێ ناکە. یعنی ئەو کەسێک کە لە قیامەتە لە محکەمەی ئیلاهیە حازر ئەبێ، خوا عەدلە، عەدلی خوا لەوێدا بە شێوەیەکی موجەسەم بەرجەستە بێ بۆ هەموو ئینسانەکان، هیچ کەسێ غەدری لێ ناچێ، هیچ کەسێ مسقالە زەڕەیەک ئەگەر چاکەی کردبێ ون نابێ لە لای، و ئەگەر مسقالە زەڕەیەکی شەڕی کردبێ ون نابێ لە لای. زۆر باش کاک دکتۆر، لێرەوە وردە وردەی دەست پێکەین بە تایبەت قسە لەسەر دۆزەخەکەین، تۆڵی خوایی سزای خوایی بوو ئەو بەندانی کە بەلا ڕێیان ڕۆشتوون. من ئەمەوێت لێرەوە بۆ پرسیارە دەست پێ بکەم، ئایا دۆزەخ تەنها ترسە بۆ وشارکردنەوەی مرۆڤایەتی لەم دنیاە کە لە خراپە نزیک نەکەونەوە و ڕێی چاکە بگرن، یان حەقیقەتێکی هەیە و کە بەڵێ ئێمە وەکو موسڵمان، وەکو ئەوەی کە لە ئایەت و لە فەرمودەکان وەری دەگرین، هەم بەهەشت حەقیقەتی هەیە هەم دۆزەخ. یعنی ئەوە نییە تەنها فکرە و بیرۆکەیەک بێ، بەهەشت بیرۆکەیەک بێ بۆ هاندانی خەڵک بۆ چاکە، ئەینا حەقیقەتی نەبێ، ئەوە غەڵەتە، فکرێکی هەڵەیە. یا دۆزەخیش بوونی نەبێ و تەنها فکرە و بیرۆکەیەک بێ بۆ ترساندنی خەڵک، نەخێر. ئێمە لە عەقایدی خۆمان نای خوێنین النار حق والنار حق أوجدت كالجنة فلا تمل لجاحد ذي جنة. ئەمە لە جەوهەرەت التەوحیدە ئێمە بە دەرزێ خوێنین، کەواتە هەم بەهەشت حەقیقەتی هەیە هەم ئاگر حەقیقەتی هەیە. ئەمجا لە ڕووی یاسایی و لە ڕووی ڕاوەکردنی دەقەکانیشەوە ئێمە هەمیشە بێ هەر وشەیەک هات لە هەر دەقێکی شەرعیە تا مەعنا حەقیقیەکەی ممکن بێ، نەچین بۆ معنای مەجازی.
ئەوە لە یاسای خوێنرێ الأصل في الكلام الحقيقة إلا إذا تعذرت إذا تعذرت الحقيقة يصار إلى المجاز يعني أو معنى حقيقي يعني كأجر ما بلين بهشت حقيقته چما حالك عقلي دروس بها چ بلين دوزخ حقيقتي هي حتى أهل السنة جماعة بروان وهر استاش بهشت جهنم بونيان هي استاش بهشت وجودي هي واستاش دوزخ وجودي هي بەڵکو زۆرینەی زۆری زاناکان ئەڵێن بەهەشت وجودی هەیە و لە سەروی ئاسمانەکانەوە وا لە سەروی ئاسمانەکانەوە و لە ژێر عەرشایە یعنی عەرشی خودا لە ژێریە بەهەشتە وایە یعنی عەرش دەبێت بە سەقفی بەهەشت و لە خوار بەهەشتیشەوە ئەمە ئاسمانانەیە کە ئێمەی بینین باشە قوربان جەهەنەمی ژوا لە ژێر زەویەوە لە ژێر طەبەقاتی ئەرزەوە ئەمە ڕێی زۆرینەی ئەهلی سوننەت و جەماعەتە بەڵام ئێمە ڕەنگە ئەمە دەرکی نەکەین بەو شێوە بەو معلوماتەوە بۆ ئیمکاناتێکی ئێمە هەمانە بەس بڕوامان وایە کە خوای پەروەردگار بەپێی ئایەتەکان بەپێی ئەوەی کە ئادەم خوای پەروەردگار لە بەهەشت دەری کرد لە بەهەشتی حەقیقی دەری کرد ئیتر ناچین بۆ ئەو تەویلەی بڵێن وەڵا ئەمە باخێ بووە و بۆستانێ بووە لە شوێنێکی بەرزا بووە و خوا لەوێ دای ناون و دوای هێناونێتەوە ئەوە تەویلاتێکە جواب دراوەتەوە زۆر بە ئاسانی ئێستا حەقیقەتیان هەیە بوونیان هەیە چونکە خوا فەرمێ فاتقوا النار التي وقودها الناس والحجارة أعدت للكافرين ئەوەی تۆزی عەرەبی بزانێ کە فەرمێ أعدت للكافرين يعني ئامادە کراوە بە سیغەی ماضی يعني حاڵی حاضر هەیە يا فرمي باللباري بهشتو أعدت للمتقين وانيا لشوين ترى إن جهنم كانت مرصادا مرصاد يعني آمادة لكمينة يبقوا خلقه بويا بهشت حقيقتي هي وآجريش حقيقتي هي ودوزخيش هي حالي حاضر هي تنها دو زانا لزانا كان معتزلة وتويانك لروجي قيامتها أخوة دروس يعنك بەهەشتیش دروستەکە و دۆزەخیش دروستەکە بەڵام لە ناو هەزار زانای ئومەتی ئیسلامی ئێمە ناچین پەیڕەوی لە ڕێی دوو زانا بکەین کە ڕەنگە بەڵگەکانیشیان بەڵگەیەکی وانە بێت زۆر باش کاک دکتۆر بۆچی دەبێ مرۆڤەکان بسووتێنرێن لە دۆزەخە ینی بۆ سزا بدرێن بەڵێ بۆ سزا بدرێن یەکەم لەبەرەوەی ئینسان کە خوای پەروەردگار خچووەتە سەر زەوی کردوێتی بە کائینێکی مەسئول یعنی وەکو داروبەرد نییە وەکو حیوانات نییە عەقڵی پێداوە بیر و هۆشی پێداوە پێغەمبەرانیشی بۆ ناردووە کەواتە ئەم ئینسانە مکەلەفە بە ئەنجامدانی کاری ئەخلاقی کە تەحلیلی ئەەکەی لە ڕوانگەی فەلسفەی ئەخلاقەوە لە کاری ئەخلاقیە چەند ڕەگەزێکە بێ هەبێ یەکەم نیەت و قەسد دووهەم مەسئولیەت و بەرپرسیارەتی سێهەم عنسوری ثەواب و عیقاب ئەبێ کارێک ئەخلاقیە کە پاداش بدەی لەسەر چاک ئەنجامدانی و سزاشە بێ لەسەر ئەنجام نەدانی ڕێز لە ئینسان نراوە بەوەی کە کراوە بە کائینێکی مەسئول کائینێکی بەرپرس یعنی خوای پەروەردگار لە باتیەوەی مەلائیکە بنێرێتە سەر زەوی پیاوەدان بکاتەوە ئەو ڕێزەی لە ئینسان ناوە ئینسان تۆ ئەو کارە بکە و عەقڵیشی پیاوە علمیشی پیاوە فەهم و تێگەیشتنیشی پێداوە بەڵام ئەم ئینسانە لەگەڵ ئەوەی شادێت خراپەکاری ئەکا یعنی لە بەرابەر خوای پەروەردگارەوە نافەرمانی ئەکا جگە لەوە نافەرمانیەکە عەزیەتی خەڵکی تریشەدا مادام خۆی قبوڵی بووە کە ئەو کارە ئەخلاقیە بگرێتە ئەستۆ ئەبێ قبوڵی هەموو کایەکان بێ قبوڵی هەموو یاسای ئەم کایانە بکە یعنی ڕێک وەکو یاریچێکی تۆپی پێ مادام بڕیاریە یاریچی بێ و بچێتە ساحە یاری بکە ئەبێ ئەگەر کارێکی خراپی کرد قبوڵی کارتی سوور و کارتی زەردیش بکە نابێ بڵێ من نەخێر قبوڵی کارتی سوور ناکەم ناچمە دەرەوە قبوڵی کارتی زەرد ناکەم ناچمە دەرەوە یعنی خزمێکی ئێمە لە مەریوانە یاری تۆپی پێیەکە لە کاتی یاریەکەیە کارتی سووریە دەنێ سێ بەسێ تەڵاقەوە ناچمە دەرەوە
لێرەوە سڵاوی بۆ نێرم بە هەر حاڵ ئەمە ناخوا یعنی کەسێک بڵێ من نابێ من ئێمە سەرزەوی لە خێر و بێریەکانی ئەم سەرزەویە بەهرەمەندی شەبم هەموو چالاکیێکی ژەنجامەدەم بەڵام ملکەج ناکەم بۆ یاسایی پاداشت و سزا جا ئەو سزایەت ئەبێ سزایەک بێن لە ئاستی تاوانەکەیە وفعلا لە ئاستی تاوانەکەیەتی کەسێک کە نافەرمانیەکە نافەرمانی خواکە و باوەڕی بەخوانیە خۆ ناڵێ لەم 70 ساڵە کە من ژیاوم خوانیە تا 70 ساڵ عقوبەی بن ئەڵێ لە ئەزەلەوە تا ئابەد خوانیە یعنی ئینکاری حقیقەتی مطلقەکە بۆیە بێ سزاکەی سزایەکی مطلق بێ ئینکاری حقیقەتێکی ئەزەلی و ئەبەدیەکە ئەوە بۆیە سزاکەی بێ سزایەکی ئەبەدی بێ خالیدی نەفیە پرسیاریەوە کێن دەڵێن ئایا سزای دۆزەخ بۆ بە هەمیشەیی با بڵێن لەگەڵ دادگەری خۆیان دێتەوە بەڵێ چونکە خوا بۆ خۆی لا یوسەل عەما یەفعەل لە کاتێکا مەسەن ژیانی ئەم دنیای کاتیە ژیانی ئەو دنیا هەمیشەییە لەبەر ئەمە ئێستا بەگەر بڕۆین لە نظامی تەربەوی و تعلیمی وڵاتیشە لەو بابەتەمان هەیە و کەسیش حەقی گلەیی نییە کاتێکە لیژنەی ئینزیباتی زانکۆیەک مەجموعەیەشتی داناوەڵێ ئەگەر خوێندکارێ ئەم کارانە ئەنجام بدات بە قەراری لیژنەی ئینزیباتی فەسڵەکرێ تەرقین قەی دەبێتە نابۆی نێ بخوێنێ دوایی کەسەکە خۆی ئەچێ ئەوەشە زانێ و ئەچێ کارەکە ئەنجامەدا دوایی نابێگلەی لە لیژنەی ئینزیباتی بکە بڵێ بۆ منتان دەرکردووە بێگلەی لە خۆی بکە بڵێ بۆ بە هەمیشەیی منتان بەڵێ یەک من یەک خراپەم کردووە بۆ تەرقین قەید مەکەن هەتاتیان مەحروم مەکەن لە خوێندن ئەمە ڕێزگرتنە لە خوێندن ڕێزگرتنە لە سیستم ڕێزگرتن لە ئیمان بایی ئەوەیە بە حورمەت تەماشاکردنی پایەی خوداناسی و پێغەمبەرناسی و دواڕۆژناسی بایی ئەوەیە گەر کەسێک ئینکاری بکە و دژایەتی بکە سزایەکی بەو شێوەی هەبێ سزایەکی هەمیشەیی هەبێ ئەی لەگەڵ بەزەیی خوا بەڵام ئەگەر ئەو ئینسانە هەر یەک تۆز بەهانەی هەبێ یەک تۆز شوبهەی هەبێ مەسەن بڵێ من باشتیان نەگەیاندوم ئیتمامی حجە نەکراوە لەسرم پێغەمبەرەکەم پێ نەگەیوە پەیامی پێغەمبەرەکەیان لێ شێواندوم ئەو بێ بە عوزر بۆی ئەفەرمێ وما كنا معذبين حتى نبعث رسولا حتما نەبێ ئەم بیانۆشە حقیقەتی بەڵێ ئەو کە لە قیامەتە کاتێک کە مەحکەمە ئەکرێ ئەو ئینسانە نامەی ئەعمالی پێ ئەدرێ خۆی نامەی ئەعمالی خۆی بینێ و مۆر و پەنجەمۆریشەکە کە من مستحقی ئەوەم بۆیە لەو کاتەیە کەس حەقی گلەیی و کەس حەقی ئاعتیرازی نییە زۆر باشە ئەکرێ من مەسەن پرسیارێکی لەوان چەند لەقێکی لێ بێتەوە با لە ئەسڵەکەیانەوە دەست پێ بکەین پرسیارێکرێ ئایا هەموو مرۆڤایەتیە چێتە دۆزەخ کە بزانم ئاەتێکی پیرۆزمان هەیە باس لەوەکە ئەفەرمێ ئین منکم ئیلا واریدوها بەڵێ یعنی حتا ئەوانەشی کە ئەهلی بەهەشتن ئەندازەیە بەسەر جەهەنەما ئەبرێن لەبەرەوەی قەدری بەهەشتەکە بزانن لەبەرەوەی بزانن خوا لە چ عەزابێک پاراستوونی فمن زحزح عن النار يعني لا أدري لا أعقر يعني ماوەک یان خەنە سەر لێواری جەهەنم و جەهەنەمی ژەبینن هەولی جەهەنەمە بینن لە هەولی مەحشەر ڕزگاریانەکا ئەوەش بۆ خۆی عەزابێکە کەواتە کە چوونە بەهەشت ئەو کاتە بۆیان دەرەکەوێ خوای پەروەردگار چ لوتفێکی لەگەڵ کردوون چ پاداشتێکی داونەتەوە یعنی ئەگەر کەسێک فعلا بەهەشت جەهەنم نەبینێ یەکسەر بیبێتە بەهەشت ڕەنگە بەو شێوەیە نەبێت کە لە پێشا دیبێتی و ئینجا بیبێتە بەهەشت بۆیە ئەوە هەموو مرۆڤایەتی بە جۆرێ لە جۆرەکان نمونەیەکی تریش ئەتوانی بڵێ ئێمە ئێستا هەمومان هەولی ئاگرمان دیوە ئەزانی ئاگر چۆنە یعنی بەشێ لە بەشێک تێگەیشتنێکمان یا ئیحساسێکمان هەیە بە ئازاری ئاگر بەڵام لەوێ کە ئازاری جەهەنم کە عەزابی جەهەنم ئەبینرێ بەو شێوەیە بێت تەوان بەو شێوە نابێت کە بخرێنە ناو جەهەنم و دەربێنرێنەوە نا هاڵاوی جەهەنم
ئازاری جەهەنەم ئەندازەیەک دەرک پێ ئەکەن و ئەمجا خوای پەروەردگاریان خاتە بەهەشت. بەڵێ کاک دکتۆر ئەشێ مەسەلەن کەسێک تاوانی هەبێ بەڵام لەو دنیا لێبوردەی خوا بیگرێتەوە. طبعا خوای پەروەردگار بێجگە لە تاوانی شیرک لە هەموو تاوانی خۆشە بێ حتا گەر تۆبەشی لەسەر نەکا. شیرکیش ئەگەر تۆبەی لەسەر بکە خوا لێی خۆشە بێ. إن الله لا يغفر أن يشرك به. خوا قبوڵی ناکا بە هیچ شێوەیەک ئەوەی کە کەسێ شیرکی پێ ڕەوا ببینێ، مشریک بۆ خوا دابنێ، هاوڵ بۆ خوا دابنێ، بڕیاری شەریک بدا بۆ خوددا، ئەمە بە هیچ شێوەیە قبوڵ ناکرێ. بەڵام ئەگەر کەسێک ئەهلی ئیمان بێ لە ئەسڵە، ئەهلی تەوحید بێ، ئەهلی شایەتومان بێ، تا هەر تاوانێکی کرد بێ، تەنانەت تۆبەشی لەسەر نەکرد بێ، ممکنە ئیمانەکەی شەفاعەتی بۆ بکا و خوای پەروەردگار لێی خۆش ببێ. بێجگە لە شیرکیش ئەگەر تۆبەی لێ بکەی خوا لێت خۆشە بێ. بەڵام تەنها شیرکە بەبێت تۆبە خوای پەروەردگار بە هیچ شێوەیەک چاوپۆشی لێ ناکە. ئێنە هەر تاوانێکی تر هەر گوناهێکی تر بێ بە پێ ئەو دەلیلانی کە بەدەستەوەن لە قورئانە ئەفەرمێن الله يغفر الذنوب جميعا قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا. خوا لە هەموو گوناهی خۆشە بێ. بێجگە لە گوناهی شیرک کە لە ئایەتێکی ترا فەرمێ إن الله لا يغفر أن يشرك به. بەڵێ کاک دکتۆر مانەوە لە دۆزەخا چۆنە؟ بە هەمیشەییان بەڵێ بە پێ ئەو ئایەتانەی کە لە بەردەستمانایە مانەوە لە دۆزەخا بۆ ئەو کەسانەی بەلا من کەسەبە سەیئەة وأحاطت به خطيئته. ئەمە کە نەسە لەوانەی کە کافری مطلقن فأولئك أصحاب النار هم فيها خالدون. أما نصيكي قطعية يعني نات قابلة تأويل نية. يا فرمي ومن يعص الله ورسوله ويتعدى حدوده يدخله نارا خالدا فيها وله عذاب مهين. كواتا يا فرمي يريدون أن يخرجوا من النار وما هم بخارجين منها ولهم عذاب مقيم. أمانة هم آيات قطعين لسرويك کاتێک کەسێک بە چاوی حەقیقەتێک دەرک پێەکە پێشتر ئینکاری کردو و دواتر مەشهەدەکە بینێ و هیچ مەجالێکی ئینکاری نییە حتمما پەشیمانە بێتەوە پەشیمانی ڕووی تەیەکە لەو دنیا پاش گەزبوونەوە و پەشیمانبوونەوەی مرۆڤەکان هیچ دادێکی هیچ فایدەی نییە هیچ فایدەیەکی نییە چونکە لە ڕۆژی قیامەتە کابراڵێ الله خوای بمگەڕەوە بۆ دنیا بۆ ئەوەی لعلی أعمل صالحا بەڵکو کاری چاکە بکەم وانەیە فأصدق وأكن من الصالحين چاکە بکەم صدقات بکەم خێر و خێرات بکەم و ئینسانێکی صالح بم بەڵام خوای پەروەردگار بڕیاری یاوە چونکە هەر لە دنیا فرسەتی زۆری یاوەتێ بۆ ئینسانە ئەوە عەقڵی یاوەتێ کە پێوتر پێغەمبەری ناوخۆیی مرۆڤ پێغەمبەریشی یاوە بۆ ناردووە کە پێوتێ عەقڵی خارجی ئەو هەموو ئایات و نیشانە و بەڵگە و علامەتانەشی خستۆتە بەردەستی خستۆتە بەرچاوی سەنوریهم ئایاتنا فی الآفاق وفي أنفسهم لە ئاسۆکانی سروشت و گردون و بوونەوەرە ئەو هەموو بەڵگەیە لەسەر خواناسی و لەسەر خواپەرستی و لەسەرەوەی کە ئەم جیهانە ئەنجام و ئامانجێکی هەیە لە ناخی خۆیانە ئەوە هەیە ئەمجا بە تایبەتی لەم عەسرا کە عەسری عیلم و زانستە هیچ مەجالێک نییە بۆ ئەوەی ئینسانێکی دیندار و بڕوادار نەبێ. ڕاست گەورەترین نیعمەتێک لە ئەڵقەی پێشووی بەرنامەکەمانە باسمان کرد بۆ بەهەشتیەکانەوە بوو کە خۆی گەورە بینە بە لیقەی خۆی گەورە ئەگەن. مەشهەدێک کە لە دۆزەخا دروسە بێ لەوانەیە یەکتربینینی شەیتان و شوێن کەوتوانی بێ مەگەر ئەمە ڕوئەدا لە دۆزەخە. بەڵێ ئەمە چۆنە ینی ئەم مەشهەدە ینی هەر لە ڕۆ دۆزەخا شەیتان ینی تەبەڕای خۆی دەرەبڕێ بەرامبەر بە بەوانەی کە شوێنی کەوتون ئەوانەی خەنە سەر ئەوی ژەڵێ من تەنهاوە بۆ وەسوەسەم بۆ کردوون بە کاری خۆتان هێواتونەتە جەهەنەم ینی فعلەن ئەو شتانە ئەبینرێ یا مەسەلەن کابرا
سەردەستەکەی زۆر کەس دوای مەجموعەیە خەڵکەکەوێ زۆر کەس مقەلیدە یعنی چاولێگەرە بە چاولێگەری دوای کوفر و زەلالەت و گومڕاییەکەوێ لەوێ یەخەی هینەکەی ئەگرێ یەخەی پێشەواکەی ئەگرێ لە تۆ منت تووشی ئەمە کرد ئەوژەڵن خۆت عەقڵ بۆ بەکار نهێنە یعنی ئەو شتانە دەبێت و زۆر دەقەکان زۆر بە جوانی باسی ئەو مۆزوعە ئەگەر شتێکمان بێتەوە سەبارەت بە ڕۆژی دوایی و ئەهلی بەهەشت و دۆزەخ ئەکرێ لە کۆتایی بەرنامەکەمانە جەنابەت لە سوورەی ئەعرافە تەماشاکەین خوای پەروەردگار مەشهەدێکمان نیشانەیە فەرمێ وەنادى أصحاب الجنة أصحاب النار أن قد وجدنا ما وعدنا ربنا حقا فهل وجدتم ما وعد ربكم حقا قالوا نعم فأذن مؤذن بينهم اللعنة الله على الظالمين يعني لو گفتگۆیەکە لە بینی لەوێشا مەسەن ئەهلی ئاگری اعترافەکەن بەوەی کە حەقە دۆزەخ حەق بووەکە گفتوگۆیان لە نێوانە بەڵێ بانیانەکەن نەک بڵێ گفتوگە نزیک بن لە یەکەوە ئەمان لێەوە بە طریقەیە کە خوا خۆی زانێت چۆنە بانیانەکەن ئایا ئەی ئەهلی جەهەنم ئەی ئەهلی نار ئێمە وعد و مژگێنی و مژدەی خوای پەروەردگارمان بینی ئایا ئێوەش بینیتان ئەوێن بڵێ ئالەویایەکێک يعني دیسان دعایەکە لە ئەهلی نار اللعنة الله على الظالمين يا فرمي وإذا صرفت أبصارهم تلقاء أصحاب النار قالوا ربنا لا تجعلنا مع القوم الظالمين يعني لو كاتشا تماشاكي خلقك تماش أهل إيمان كسيري أهل أعقركن ديانا مجموعية خراونة ناو جوزخو مجموعية كتر أهل إيمانا بەڵام پێشەوەی بڕیار بدرێت لە سەریان سەیرەکەنەوە مەجموعە بران بۆ جەهەنم ئالەو کاتە ئاڵێن خوایە بەمان پارێزی تووشی ئەو چارە نووسەمان نەکەی فعلا هەولی مووقفی قیامەت و مەحشەر و حیساب و کتاب و اینجا دیاریکردنی چارە نووس لە کتێبەکانە زۆر لە کتێب عەقیدەیەکانە بە وردی باس کراوە و لە تەفسیری قورآنە تەفسیری ئەو ئاەتانەی کە تایبەتە بە بەهەشت و بە جەهەنم زۆر بە وردی باس کراوە بایی ئەوەیە کە لە کەناڵە پەروەردەیەکانە زۆر بە وردی و بە نەفەسێکی درێژترەوە قسەی لەسەر بکرێ بەڵام لە بەرنامەیەکی ئاوەهادا ئێمە تەناتوانین ئاماژە بکەین بۆ دەقەکان و بۆ ئەو ڕاستیانەی کە لە هەناوی دەقەکانەوە وەردەگیرێ خۆی گەورە بمان پارێزین زۆر سپاس دەکەین کاگە دکتۆر سەباح بەرزنجی سەرۆکی سەنتەری زەهایی بۆ لێکۆڵنەوەی فکری کە دووەڵقا میوانی بەرنامەکەوتوو بن مێرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەش لە بەرنامەی دین و دنیا تا ئەڵقە و بابەتێکی تر پێتان نەگەینەوە وڵایەتان بەخوا هەسپێری هەرشاد بن زۆر سپاس دکتۆر